سلااوڕێز خۆشەویستان ئەوە لە ڕێگەل لابمە هەربات وەزی قساکەم لە دواییە هەموو بەڕێزان ئەتوان خۆیان گوێ لێ بگرن چونکە ڕیکۆرد دەبێت و بۆ فەیسبووکیشی دوایی ئەنێرمی ئەتیادی ئەمێ لێرە بە کورتە وەڵامێکی سەرپێی بم بە فایا گۆڵپی و بە ڕێبێنی ئەحمە هەردی جا هەر ئینسانێک کە لەژێر زەختی موچە و لەژێر زەختی پارەیە ئارە ئەکاری گۆڕی ڕەشی کرد بەسپی بەڕاستی ئەو کەسانە نە جێگەی باوەڕن نە ئینسان ئەتوانێت متمانیان پێ بکەوە گوێ لە قسە باسەکانیشان بگرێت. من لە بیری مێ لە حەڤەی شوبات کە کرا دوای ئەوە فایا گۆڵپی نوێنەری خەڵکی ناڕازی بوو چوو بە لای مەسعود بارزانی ئەو کاتە بە لایف قسە لەسەر کرد و تایەکشم دژی نووسی بەڕاستی کە لای مەسعود بارزانی گەڕایەوە مەسعودی لێ کردین بە ئازادی خواستین خەڵک ئاوا لە زمانی ئەوە ئەیوت کاک مەسعود بارزانی بڕیاریەوە هەموو بکوژەکان ئەدا بە دادگا و خاڵ بە خاڵ هەمووی لای خۆی نووسیوە کە داواکاریەکانی خەڵکی ناڕازی لە حەڤەی شوباتە هەمووی جێبەجێیەکە. منەر ئەو کاتە بەڕاستی گاڵتم بە عەقڵیە هات و هەر قسەکانی میش ڕادەچوو چونکە ئەمانە مێژوویەکە فایا گۆڵپیەکان و ڕێبین ئەحمە هەردیەکان و ئەوانە لە باشووری کوردستانە لەسەر حسابی خەڵکی ناڕازی ئەژین پارە پێیاکەن شەوانە خەریکی ئارە خواردنەوەن بە بتڵێ ئارەق بڕعەکانی خوان ئەگۆڕن. ڕێبینی ئەحمە هەردی کەسێکە کە لە بزوتەوەی گۆڕانەوە هەر مشە خۆر بووە لە ڕاستیە ئەمانە ڕۆشنبیر نین ئەمانە خەڵکی ناڕازی نین ئەمانە خەڵکی درۆزنن. ڕێبینی شمبیریە کە کاتی خۆی ئەیوت با مەسعود بارزانی 4 ساڵ سەرۆکی حکوومەت بێ با بزانێکین تاقیکەینەوە وای زانی شەربەتی مێوژە تاقیکەیتەوە بزاری خۆشەیان ناخۆشە. بۆیە ئەمانە موچەخۆری شاسوارن لە ڕاستیە چ فایا گۆڵپی چ ڕێبینی ئەحمە هەردی موچەخۆرن. کاتێکش کە ئینسان موچەخۆر بێ لە واقعات تۆ بە هیچ جۆرێک ناتوانانی متمانی پێ بکەی و ناتوانانی گوێ لە قسە باسەکانی بگریت. ئەمان قسەکەیان ئەوەیە ئەڵێن بۆچی خەڵک دیفاع لە شاسوار ناکە. چۆن دیفاع لە شاسوار بکەی بەڕاستی شاسوار و دەسەڵات چ جیاوازیکەیە؟ دیفاع لە شاسوار وەکو دیفاع لە پاڤڵ تاڵەبانی وەکو دیفاع لە قوبات تاڵەبانی وەکو دیفاع لە مەسعود بارزانی خەڵکی ناڕازی و ئێمەمانان و فڵان چۆن بتوان دیفاع لەوانە بکەن بەڕاستی؟ کۆمەڵی دادگەری دەڵێ یەکگرتووی ئیسلامی دەڵێ شاسوارت ئەڵێ عەلی حەمە ساڵح ئەڵێ هەموو ئەمانە موچەخۆری ئەو دەسەڵاتن لە ڕاستیە. شاسوارێکێکە لەو کەسانەی کە ناوی ئێمەی خستبووە لیستی ڕەشەوە لە ناوتی مێدیاکەیە بە هیچ جۆرێک ڕێگەی نەداوە بۆ یەک جار دەنگی ئێمە لە میدیای شاسوارەوە دەرکەوێت. ئێمە ئەویش هەروەکو پارتی وێکێتی ئەگەر ببی بە زۆڕناژەنی ئازادی قسە و باسکەی ئەگەر نەبی بە زۆڕناژەنی ئەوە تۆ ئەو مافەت نییە لە ڕاستیە. باش نییە کاتێک کە شاسوار ماساویە کرد بۆ من کە لە تیڤەکەیەوە قسە بکەم یەک دوو بەرنامەی ڕێخست کاتی خۆی لە بیرمە زانی کە من نابم بە زۆڕناژەن خرامە لیستی ڕەشی شاسوار و مێدیاکەیەوە. پاشان ئێمەمانان دیفاع لە کەسانێکی وەکو چێەکەین دیفاع لە کەسانێکی وەکو شێروانیەکەین کە سەرەتا لەگەڵ شاسوارا بوو کە باوەڕی بە شاسوار نەما زانی کە ئەمە دەست بڕ و قۆڵ بڕ و درۆزنە وازی لێهێنا شاسوار خۆی بە ئاشکرا وتی ئەمە سەر بە دەستگای پاراستن بووە بۆیە ئێمە دەرمان کردووەکە شیروان خۆشی وازی هێنا بوو. یعنی شێروانی کرد بە پاراستن کە ئەوە 4-5 ساڵە زیندانی پاراستن و دەستگا ئەمنیەکانی پارتی و بنەماڵی بارزانیە. لەبەرەوەیە ئینسانی ئاقڵ ئینسانی شرافەتمەند ئینسانێک کە ویژدان و کەرامەتی نەفرۆشت بێت لە پێناوی پارەیە هیچ کاتێ نابێت دیفاع لە کەسانیشی وەکو شاسوار و وەکو عەلی حەمە ساڵە و وەکو عەلی باپیر و وەکو نازانم سەلاحەدین بەهادین و ئەمانە بکە. ئەمانە ئۆپۆزیسیۆن نین بەڕاستی ئەمانە جەرجی ئۆپۆزیسیۆنیان بڕیوەدا ئەمانە گەورەترین زەربەیان لەبەری ئۆپۆزیسیۆن داوە. تەواوی ئەو خەڵکە ناڕازی کە ئۆپۆزیسیۆنی جدی کارامن لە عەبڵای مەلانووریۆ ئەڵێ لە دەیان کەسی ترەوە کە من ئەیان ناسم دوور و نزیک ئەمانە هەر هەمویان لە لیستی ڕەشی شاسوارا بوون. بە چ ڕوویەکەوە ئەوانە بێن دابنیشن دیفاع لە شاسوارێکی قۆڵبڕی ساختە چی بکەن؟ دوای ئەوە شاسوار لەسەر مەسائلی سیاسی و مەسەلەی ناڕەزایەتی و لە عیلاقە بە خەڵکەوە نەگیراوە ئەم ئینسانە ئەم کەسێکی فاسدە 1 ساڵ بەر لە ئێسا ئێمە بڵاومان کردەوە
ڤیددیۆی جوتیکەی ئافرەت ئەباتە ناو شوقەکانەوە سێکسی لەگەڵاکەوە بڵاوی کاتەوە باش نییە بڵاو ئەبێتەوە تۆ چۆن متمانە بە کەسانی ئالە بابەتانە ئەکەن بڵێن وڵا ئەمانە ئۆپۆزیسیۆنن شاسوار 25 ملیۆن دلاری خەڵکی خواردووە کە بە پشک خەڵک پارەیان ناوەتێ ئەم تەنها بازرگانێکە ئەم تەنها قاچاقچیەکە بە دەمی خۆی ئەڵێ بەڵێ من قەرزم لایە و نایەمەوە مەکانەی من وایە من هێزم هەیە من قەرز نادەمەوە 25 ملیۆن دلاری خەڵکی لەلایە بە دەنگ لە تەلەگرامەکەم بڵام کردەوە کە ئاڵێ بە هەوەست من قەرز نایەمەوە باش نییە یعنی کابراایەکی سەرسەری و شەلاتی وە ئەبێت چی بێ کە ئینسانە ئازادی خوازەکان بێن دیفاع لەوکەن والله دیفاع لە شاسوار دیفاع لە مەسرور بازانی دیفاع لە پاڤڵ و لە قوبا تاڵەبانی دیفاع لە هەچی لە هەچی ئەو فاسدانە هەیە کە لە مەحموود سەنگایەوە بیگرە هەتاوەکو بەرهەم ساڵح و چۆ ئەوانە کە ملیۆن دلاری ئەم گەلەیان دزیە و تاڵانیان کردووە بۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد پێویستە ئەو دەمە پیسانەی وەکو دکتۆر فایا گوڵپی و وەکو فایا گوڵپی تاوەکو ئێستا ژنەکەی خۆی کاتێک یەکێتیە کەسێک کە 20 ساڵ ئام هەموو سەنگەرە بگۆڕێ نەتوانێت کاژنەکەی خۆی لە یەکێتی دوور خاتەوە تەئسیری لەسەر هاوسەرەکەی خۆی نەبێ ئەبێت تەئسیری چی لەسەر کۆمەلگا هەبێ بەڕاستی ئەبێ خەڵکانێک چۆن تااقەتیان هەبێ جۆرە فایا گوڵپی و لە ڕێبینی ئەحمە هەردی ساختە چی و قەڵەم فرۆش و قەڵەم خائین بگرن لە ڕاستیە کە ئەمانە موچە خۆرن شاسوە ناویچە ڕێبین خۆی و کوڕەکەی لای شاسوار ئیشەکەن باشە بۆیە قەڵەم بەدەسێ ئەوەندە قەڵەمەکەی دوور لە ڕێەوە دوور لە ڕێ ئەوەنە قەڵەمەکەی حیز بێ بیفرۆشێ بۆ پارە تۆ چۆن دانیشی دیفاع گوێ لەمان ناگری بەڕاستی ئێوە چین ئێوە بە پارە دیفاع لە شاسوارەکەن دیفاع ئەوەیە کە تۆ بەو پەڕی قەناعەتەوە لە مرۆڤە ئازادی خوازەکانی بگری لە ئینسانە شەریفەکانی کۆمەلگای بگری لەو کەسانەی بگری کە بە پێوە ڕاوەستاون لەو کەسانەی دیفاع بکەی کە قەڵەمی خۆیان هەڕاژ نەکردووە لە پێناوی پارە و لە پێناوی بتڵێ ئارەق و بتڵێ ویسکیە بۆیە فایا گوڵپیەکان و ڕێبین ئەحمە هەردیەکان غەرقن لە فەسادیە غەرقن لە بێڕەوشتیە بەڕاستی ئەمانە لە ساحەکە هەن کە باسی ئۆپۆزیسیۆن و ناڕازیەکەن بۆیە حاڵی بەرەی ناڕازیەکان ئابۆ جۆرەیە بۆیە پارتی وێشێتی هەرملیان قەویە بێ لەبەرەوە من ئەو وەڵامە کورتم پێدانەوە بۆ ئەوەی خەڵک ماهیەتی چەپەڵی ئەمانە بناسێ و بزانێ ئەمانە چ ئایدزێکن و چ میکرۆبێکن بەڕاستی باش نییە خەڵک نابێ بەیانش عەلی حەمە ساڵح بگیرێ نابێت کە دیفاعی لێ بکا بەڕاستی بە هیچ جۆرێ چونکە ئەمانە خەڵکی ساختن ئەمانە کلشی دەسەڵاتن لە واقع باش نییە جا ئەوە کە 10 ساڵە کاتی هەیە بۆشی نەگیراوە ئەوە بەحسێکی تر ئێمە باسمان لێ کردووە لەبەرەوەی کە دادگا و دادوەر و فلان و فیسار سەر بە یەکێتی و پارتین ئیش بۆ ئەوانەکەن بەڵام دوجاریش کە وەختێ ئەمانە ئەگرن هەر نابێت دیفاعیان لێ بکرێ بەڕاستی نابێت ئێمە ئەوەکەن بە بیان و بڵێن ئای یەکێتی یا پارتی بۆشی 10 ساڵە نیان گرتووە بۆشی ئێسایی گرن 10 ساڵە ئیشیان پێی بووە 10 ساڵە با بارزانیوەکە گرتنەکەی دوابخن 10 ساڵە کلشی لە مشتیان هەبووە ئێستا لایەوە کلشی ئەبڕن لەبەرەوە بۆ ئێمە مۆزوع نییە داقەتە کە کەی ئەیگرێ یا کەی نایگرێ گرنگ ئەوەیەکە ئەو یعنی لێدان لەم بەرە درۆین و فشەڵەی کە خۆیان ناوناوە ناڕازی و بازرگانی بە قەزیەی خەڵکەوە ئەکەن و بازرگانی بە ناڕزایەکانی خەڵکەوەکەن هەر کات لیان بدرێ بۆ ئێمە فەرق ناکە بەڕاستی بەیانی لە یەکگرتووی ئیسلامی بدرێ من کاتی خۆی لە یەکگرتویاندا لە زاخۆ پێش کەسیان لێ کوشتن من دیفاعم لێکردن چوومە مزاهرەکەیانەوە لە دانهاخا هەتاوەکو ئێوارە زیاتر لە 5-6 جار سپێدە دەنگەکەی منی دانا هەتا پارتی بە ڕسمی داوای کردوتی دەنگی ئەوە دامن فازی میلانی تەلەفۆنی بۆ سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کردبوو بەڵام پەشیمانم لەوەی بەڕاستی کە دیفاعم لەوانە کرد چونکە هەڵەیە تۆ دیفاعەکەی لەو درۆزنانەی کە بە ناوی بەرەی ناڕازیەوە یەن قسە و باسەکەن و تەنها پاریشیان سەر پێیاکەن باش نییە ببینن ئێوە خۆشەویستان بزانە ئەو بەرەیە کە خۆیان ناوناوە خەڵکی ناڕازی و ئەرەم بابەتانە کە خۆلاسە ئەبنەوە لە یەکگرتوو لە کۆمەڵی دادگەری و لە نازانم شاسوار و عەلی و ئەمانە بزانە چۆن کاکەجیان هەر هەمیان خەڵکی پارە پێیاکردن باشە دکتۆرە غالب کە کەسێکی خۆشەویستی هەمومان بوو چونکە 4 ساڵ ئەندام پەرلەمان بوو پارەی بینی ئەوە تا بووە بە کلشی عەلی حەمە ساڵح باش نییە بووە بە کلشی ئیطلاعاتی ئێران باش نییە کاکەجیان یەن تەنها بۆی ببێتەوە بە ئەندام پەرلەمان خۆی کاندی دەکاتەوە بۆیە هەر کەسێ یەک ڕۆژ هاتە ناو خەڵکی ناڕازی و خۆی کاندید کرد بۆ پەرلەمانی لە بەخاو لە هەولێر بیکەنە پێتان بەڕاستی ڕسوایکن بە هەموو پێوانە بە هەمومانایە
ئەوە تەنها خۆی دەرخستووە بۆ ئەوە کە ئەوە بکات شەڕەکەیشیان لە دەڤەری سلێمانیە تەنهاش قسەکردنە بە پارتی بە بنەماڵی بازانی لە کاتێکا کە هەموو مەتیقی سلێمانیوانە بەدەستی یەکێتی وێران کراوە لەبەرەوە قەت باوەڕ بەمانە مەکەن ئازیزانی ئارام ئەحمەد ئینسانی ئۆپۆزیسیۆن ناڕازی ئەبێ لە یەک کاتە دژی بنەماڵی بازانی بێ دژی یەکێتی بێ دژی هەموو ئەو ساختە چیانە بێ کە بە ناوی بەرەی ناڕازیەوە پارە ئەخۆن و ئەبن بە ئەندام پەرلەمان من چۆن باوەڕ بە عەلیکەم 12 ساڵ ئەندام پەرلەمان بووە ئێستا ئەبێتەوە بە ئەندام پەرلەمان خۆی کاندید کردوەوە بۆ سەرشکی لیستە بۆ هەولێر چۆن بۆ بەغا چۆن باوەڕ بەمان ناکرێ بەڕاستی چۆن ئینسانی عاقڵ ئەبێ بەمانە بخەڵەتی لەبەرەوە ڕێی من بوو ئەبێ ئەمانە ڕسوا بکرێن بەڕاستی جا بە سیارە دەعمەکەن نەخۆشەکەون ئەیگیرێن تیان هەڵ ئەدرێ لە کۆمەڵەوە لە یەکگرتووەوە لە شاسوارەوە لە عەلیەوە لە فڵان لە فیسارەکانەوە هەر هەموو ئەوانەی کە لە دەرەوەیکردی پارتین ئێستا گروپیان هەیە یەک تەڕەتوری قوڕایی ناژن بەڕاستی نابێ ئینسان دیفاع لەوانە بکە بەرحاڵ من حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە لە دوای شان ڤیدیۆ سەر لە بڵاویەکەینەوە بۆ ئەوەی کە خەڵک واقعەکە ببینێ و بزانێت و وریابێ و ئەو قاچاقچیانەی کە بە ناوی بەرەی ناڕازیەوە پارە پیاکەن ئەبن بە ئەندام پەرلەمان لە هەولێر و لە بەغا ئەبێ ڕسوا بکرێن چیان لە کەیفی خۆیانە دوو سەگ ئەبێ بە شەڕیان وەکو یەکێتی و وەکو ئێسەی شاسوار سەگ ڕەنیان ڕەشە ڕەنیان سپیە هیچ جیاوازیەکیان نییە بەڕاستی هەموو ئەوانە ئەو سەگانن کە بەربوونەتە مێژووی ئێمە کە بەربوونەتە گیانی ئێمە بۆ گیرفان پڕکردن و بۆ پارەپیاکردن و بۆ خۆ دەرخست کاتێکی خۆش بۆ مولایەکتان حرمەتم بۆتانی ئازیزانی ئارام ئەحمەد بەخێر چن خواتان لەگەڵ